ماشەڵڵا ئەم خۆرە بەتینەی کە ئێمە هەمانە ئەم ڕووناکی کە ئێمە هەمانە هەر وڵاتێکی تر لە وڵاتانی ئەوروپا هەی بێت دڵنیام یەک وزەی خۆر لە وزەی کار و ئاوی و هیچ بابەتێکی تر وەرناگرێت هەموو کارەبای وڵاتەکەی بە وزەی خۆر بەرهەم دەهێنێت بەڵام ئێمە ئەمڕۆ لەسەر ئەمە قساکەین ئەمانە کە پێیان دەوترێت وزەی خاوێنیان وزەی نوێبووەوە ئێمە چۆن سوودی لێ وەربگرین کە کاریگەری ژینگەیەکەی چییە کاریگەری ئابوووریەکەی چییە ئەمانە هەمووی باز دەکەین بەراورد بە ڕێژەی سەوزایی ئەمانە چۆن دەتوانن هاوکار من لەگەڵەوەی کە ئیکۆسیستەمی ئێمە یان سیستەمی ژینگەی ئێمە زیاتر پەرە پێ بدەن ئێستا هەوڵێکەیە خۆشببختانە کە لە شاری سلێمانیەوە دەستی پێکراوە بەشێکی زۆر لە باڵەخانە و بینا و مۆڵەکان سەربانی هەمۆڵەکان کراون بەو پانێڵانەی کە وزەی خۆر دەگۆڕیان باشتر لە وزەی ڕووناکی دەگۆڕن بە وزەی کارەبا ئێمە کەی دەست پێ بکەین دەست پێ بکەین درەنگە زووە کاریگەری لە ئایندەی کارەبا ئێمە دەبێت کەی دەبێت ئێمە بڵێنی تر ڕزگارمان دەبێت لە جۆزە و مۆلیدە و کۆمەڵێک بابەتی تر کازانم خەیرانێکە هەموو تاکێشی ئەم هەرێمەی کوردستان پێوەی دەناڵێنێت ئەمان و کۆمەڵێک پرسیار ئاڕاستی میوانەکەمان دەکەین بەڕێز دارەوان ڕسوول کە بەڕێزیان ئەندازیارن پێمە بێلەباری کارە باشەوانە ئەندازیاری مەدەنی بەڵێ مەدەنین بەڵام یەکێکن لەوانی کە پێما بێت خۆتان ئەم ڕۆژێتان بەکارێناوە کاک دارەوان زۆر زۆر بەخێر بێ و باش بێ سلااو لەبێت بەیانیتان باش سلااو لێوەی ئەزیز و لە بینەرانی خۆشەویستی کاڵێن وزەی نیە بۆ وزەی خاوێن یان ئەم پەناڵانە زیاتر بۆی کە بینەرێک ئەگەر نایزانێت ڕوونکردنەوەی کە بێ لە سەریان چی بەڵێ سەرەتا ئەگەر تعریفێکی وزە نوێبووەکان بکەین بەپێی ئەو پێناسەیە کە لەلایەن دەستگایەکی سربەنەتەوەی گرتوەکان کە سایتێکی فەرمیان هەیە و پێناسەیەکیان بۆ داناوە وزەی نوێ بۆ بریتە لەو وزانەی کە لەسەر چاوە سروشتیەکان و وەرەگیرێ و ئەو بڕێی کە وەرئەگیرێ بۆ بەرهەمێنانی وزەکە ڕاستەوخۆ یاخود لە ماوەیەکی زۆر کەمە شوێنەکەی پڕەبێتەوە مەسەلەن وزەی بە واتە کە تۆ بایە بەکارێنی بۆ وزە ڕاستەوخۆ شوێنەکەی پڕەبێتەوە یاخود تیشکی خۆر ئەو بڕێی کە بەکارێنی بۆ بەدەستخستنی وزە ڕاستەوخۆ شوێنەکەی پڕەبێتەوە بەبێ ئەوەی لی کەمکە جیاوازی ئەمە لەگەڵ ئەو وزانەی کە بەنانیوە بۆ دادەندێن ئەوان ئەگەر بەکاریان بێنی دەیان ساڵ و سەدان ساڵیان پێویستە بۆ ئەوی کە شوێنەکەی پڕبێتەوە جارێکی تر زۆر باشە کاواتە کاک دارەوان ئەم وزە نوێبووەوە چەند جۆری هەیە هەروە باشترینیشیان بۆ وڵاتی ئێمە کام جۆرەیەتی بەڵێ لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەو جۆرەی کە زۆرترین وزەی کارەبای لێەوە بەرەمێنرێ یەکەم جۆریانە کە پێوترێ هایدرۆپاوەر ئینێرجی هایدرۆپاوەر ئینێرجی بریتە لە دەستخستنی وزە لە ڕێگەی سەرچاوە ئاویەکانەوە واتە بە هەبوونی ڕووبارەکان و دروستکردنی بەنداوەکان و دانانی چەند تۆربایانێکی گەورە و دەستخستنی وزە لەم ڕێگەیەوە کە ئەمە با بڵێ هەڵکەوتەی جوگرافی ئەو ناوچەی کە تایەتی ڕێژەی بارانبارین گۆڕانکاری لە کەش و هەوایە تەسیراتی ئەبێ لەسەر نیسبەت و ئینتاجی ئەم جۆرەی وزە ئێمە لە وڵاتی خۆمانەوەکو بەڕستان ئاگادارن چەند ڕووبارێکمانەیە و ڕێژەی بەنداوی پێویستمانیە بۆ ئەوی کە تۆتاڵی ئەو دیماندەی ئەو خواستەی کە لەسەر وزەیە لەم ڕێگەوە بەرهەم بێندێ بۆیە پەنا ئەبرێت بۆ ڕێگەکانی تری وزە ئەمە جۆری یەکەمیان کە بەشی پێویستی خەڵک ناکە ئەوەی کە ئێستا هەیە با بڵێ تەمەنی نزیکی 100 ساڵێکە کە ئیسفادەی لەکرێ جۆری دووەمیان بریتە لە ویند ئینێرجی ئەو وزەی خاوێنەیە کە لە ڕێگەی دانانی باوە و چەند تۆرباینێک دائاندێ ئەوی کە پەروانەکانی پێوێ با بڵێن لە ڕێگەی ئەمەوە ئیسفادەی لەکرێ ئەمە لە زۆرێک لە وڵاتەکانی دنیای ئیسفادەی لەکرێ و ئەمە بە خاوێنترین جۆری وزە کە کەمترین ئێمە گرفتێکمان هەیە لەم بابەتەیە کە لە ڕووی تەکنیکیەوە ئەم جۆرە تا ئێستا لە شاری ئێمە و لە وڵاتی ئێمە ئیسفادەی لێ نەکراوە ئەم جۆرە لەو شارانە یاخود لەو وڵاتانەیە دائەندێ کە نزیشی دەریان یاخود ڕێژیەکی بایان هەیە کە خێرایی باکە ڕێگولەرەواتە چونیەکە گۆڕانکاری زۆر لە سورعەتی باکەیانە بۆ پێی کە شاری سلێمانی ڕێژێکی بای زۆرمان هەیە بەڵام ناهاوسەنجیە گەیە لە سورعەتی باکەیە کە تەکنیشیەن تا ئەم کاتی ئێستا چارەسەر بۆ ئەمە نەدۆزراوەتەوە بۆ هیواین کە ئەو هەموو بایەمان هەیە لە داهاتوێکی نزیکا بتوانین ئیسفادەی لێ بکەین چەند جۆرێکی تری وزەی نوێ بۆ هەیە با بڵێن لە ڕووی دەریاکان یاخود لە جیۆتەرماڵ ئینێرجی کە ئەمانە بەکارهێنانن لە دنیا کەم و هەندێکیان هەن با بڵێ تیۆری و نەزەریاتن بیردۆزن ئەو جۆرەی کە زۆر گونجاوە
و باوترینیانە و تەمەنی 35 ساڵە لە دنیاە کە ئیسفادەی لێکرێ خۆشببختانە لەم ساڵانەی دواییە هەندێک پرۆژەی بچووک لەم بابەتە دروست کرا بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو فامیلی مۆڵی سلێمانی توانیمان گەورەترین پرۆژەی بەرهەمێنانی وزە لە ڕێگەی تیشکی خۆرەوە لە مۆڵەکەمانە دابین بریتێ لە سۆلار ئینێرجی واتە بەرهەمێنانی وزە لە ڕێگای تیشکی خۆرەوە خۆشببختانە وڵاتی ئێمە و کوردستان یەکێکین لەو وڵاتانەی کە زۆرترین تیشکی خۆرمە لەو وڵاتانی کە لە هاوینان نزیکەی 15 کاتژمێر مەسەلەن ڕووناکی و تیشکی خۆرمانەیە زستانانیشمان زیاتر لە 8 کاتژمێرمانەوەتە بە درێژایی ساڵ تۆ 12 کاتژمێر ڕووناچیت هەیە کەواتە زۆر گونجاوە بۆ وڵاتی ئێمە و زۆر ئەکرێ ئیسفادەی بڵێن زۆر تاخیریش پێگەیشتوێنەوە بێگومان بەڕاستی تەخیر بووین بەڕاستی لە سۆلار سیستەما ئێمە تەخیر بووین ئێمە لە ئێستا کێشی کارەبامان زۆرە بەڕای تۆ ئەم وزەی نوێ بۆ ئەم وزەی خاوێنە ئەتوانێت تاوی ئەو کێشانی کارەبا چارەسەر بکا بەڕای تۆ بەپێی ئەو داتا جیهانیانی کە لە بەردەسە ئەو ڕووناچی ئەو وزەی کە لە تیشکی خۆرەوە دێتە سەر زەوی 10,000 جار زیاترە لەو دیماندەی کە خەڵکی سەر زەوی پێویستیان پێێتی بەمەرجێک ئەگەر لە شوێنی خۆیان ئیسفادەی لێ بکرێت واتە ئێمە تشکێکی خۆری زۆرمانەیە و بۆ سۆلار سیستەم تەنها پێویست بە ڕووبەر هەیە کە هەموو ماڵێک یاخود هەموو دامەزراوەیەک سەربانێکی هەیە ڕووبەرێکی هەیە ئەتوانێت پانێڵی سۆلار دابرێ کەواتە بەڵێ ئەکرێ ئەگەر تەساهولات بکرێ ئەگەر پەرە بەم پرۆژە بدرێ ئەگەر هەموو شوێنێک یعنی لە ماڵێکی پسکۆلەوە تا دامەزراوەیەکی گەورە پەنابەرن بۆ ئەم جۆرە پرۆژانە بێگومان دەبێت بە بدیلیشی باشی ئێستا ئەم دیمەنانی کە لەسەر شاشای بینین سەربانی باڵەخانەیان مۆڵی فامیلی ماڵەوە جەنابتان هەر لەوێشن ڕووبەرەکەی چەندە تەواو فامیلی ماڵ ئەکرێتتر بڵین وەکو باڵەخانەیە کە بە نمونە وەربگرین سوودی لە وزەی خۆر یان ڕووناچی وەرگرتەوە بۆ دابینکردنی کارەبای باڵەخانەکە تەواو 100% ئیتر پێویستی بە کارەبای تر نییە یان نا ئەو سیستەمەی کە لە فامیلی مۆڵی سلێمانیە دانراوە پێوتێ ئۆنگریت سیستەم ئۆنگریت سیستەم واتە پاتری نییە کارەبات بۆ سیڤ ناکە ئەوەی کە بەرهەمیێنی ڕاستەخۆ بەکاری هێنی یاخود ئەگەڕێتەوە بۆ شەبەکە فیدەرەکانی حکومت ینی لەو کاتانێک کە لە ڕێژەکە لە دیماندی فامیلی مۆڵ زیاترە ئەگەڕێتەوە ناو شەبەکەکانی حکومت جۆرێکی تر هەیە پێوترێ باڵی ئۆف گریت ئەمایان پاتری هەیە و کارەبایی کە لێت زیابێ خەزن ئەبێ بۆ شەوانەکە ئەمە کولفەی سیانەدان و تێچوەکەی زیاترە و تا ڕادەیەک عملی نییە کە وەکو ئێمە بەکارێنین ڕوبەری سەربانی فامیلی مۆڵ زیاتر لە 12,000 متر دووجامان تەرخان کردووە بۆ دانانی ئەو پەناڵانی کە هەیە و زیاتر لە بە دقیق بڵم 4037 پانێڵی سۆلارمان داناوە لە سەربانی فامیلی مۆڵ هەر پانێڵێک ڕوبەری 2 متر دووجایە بە نزیکەی 2 متر دووجایە چوستی و ئیفیشنسی هەر پانێڵێک بریتێ لە 545 وات واتە بە تۆتاڵی ئێمە لە 125 کارەبای مۆڵەکەمان لە ڕێگەی سۆلار سیستەمەوە بەرهەمێنین کە پێشتر ئەم ڕێژەیە حکومت یاخود لە ڕێگەی مۆلیدەکانمانەوە بەرهەمان هێنا ڕێژێکی زۆر باش ئێستا کاکداران ئەمێت تۆزەها بە زمانێکی سادە قسە بکەین هەر ماڵێک ئێستا کارەبای نیشتیمانی و کارەبای مۆلیدەی هەیە ڕەنگە زۆر کات بۆ کارەبای مۆلیدەکەی 6 ئەمپێری ڕاکێشا بە 4 ئەمپێری ڕاکێشا بێ و هەر مایەک و ئەم بڕاپارەیە لە ئەمپێرێک بۆ نمونە گۆڕانکاری بەسەرای بڕاپارەکەی بەڕای تۆ بۆ نمونە بۆ ئەوەی 6 ئەمپێری دەستکەوێ ئەم سۆلار سیستم ئەم سیستما بۆ نمونە چەندێکی تێئەچێت بۆ هەر مەترێک بۆی کەیتر ماڵێک پێویستی بە کارەبای مۆلیدە نەبێت ئەگەر ڕاکێشێت زمانێکی زۆر سادە بڵێمەوە لە دانانی دوو پەناڵاواتە لە 4 متر مربع ئەگەر سەربانەکە تەرخان بکەی 2 ئەمپێر کارەبا ئەتوانی بەدەست بهێنی بە دانانی دوو پەناڵ چەندی تێچێ ئەو بڕاپارەی کە هەیە بۆ بەرهەمێنانی 1 کیلۆوات واتە ئەو 2 ئەمپێرەی کە باسم کرد بە نزیکەی $750 بەپێی تایبەتمەندی و مواصفاتی ئەو کەرەسانەیەکی ئەکڕێ $750 تا $1000 باشە مێتر یەک جارێک کڕێت و تاوا پێویست ناکە سیانێکی تەمەنی بێگومان تەمەنی ئەو زەمان و گرنگتێکە وەریەگری لە شەریکان زمانی 20 ساڵ لەگەڵاکەن بۆ پەنا هەر کەرەستەوە بەجیاب ئەو پانێڵی سۆلارەکان زمانی 20 ساڵیان لەگەڵایەکە کە بەکارێن زۆر هاوڕێ گیرفان ئاگەدێکی بیتەوە بێگومان تو یەک جار ئەم پارەیە سەرفەکەی بەڕاستی
و کولفەی سیانەکردن و ئۆپەرێشن و ئەوەی تەنها بریتێ لە پاکردنەوە مانگی جارێک دوو مانگ جارێک لەم ئاخیرۆ تۆزە خۆڵباریمان زۆر بووە بێت زوو پاکی بکەینەوە ئەگینا لە هەندێک وڵاتە ساڵانە 2 تا 3 جار پاکێک هەر بۆ ژینگەش زۆر باشە ڕەنگە زۆر ماڵی شەبێ هەر خۆی مۆلیدەیەکی هەبێ لە ماڵەکەی خۆیان ناوبەناو ئەم مۆلیدەیە کار پێ بکات کەواتە لە جیاتیەوە توانێت ئەم سیستمە لە سەربانەکە دانێت تویتر نەجاتێ بێ وەنیە سوودی زۆر زۆر گەورەی هەیە ئەم سیستەمە یعنی سوودە ئابوووریەکانی و سوودە ژینگەیەکانی کە ئەکرێ لە هەردوو لایەنەکەەوە سوودی زۆر باشی لێوەربژیرە بەڕاستی ئەگەر باوەڕ دیکەین بە ڕێژەی سەوزای و چاندنی درەخت و ئەمانە جیاوازی چی یعنی خەڵک ئێستا لاچە بیر کاتۆ بڵێ ئەم سۆلار پانەڵانە ئەم نەوحانە ئەم ئەمەری کە بینیتان لە سەربانەکانن چ پەیوەندی بە ڕێژەی سەوزاییەوە هەیە بەڵێ بەڕێگە تەقلیدیەکان ئەو من لە چەند لێدوانێکی تریش باسی ئەم داتایانم کردووە تاوانە سەرچاوی زانستی هەیە بۆ بەرهەمێنانی کیلۆواتێک وزە بە ڕێگبەی سووتاندنی فۆسیڵ یان فیوڵ و گاز و بنزین و ئەم بابەتانی تر نزیکەی 5 کیلۆگرام دوانەوەکسیدی کاربۆن ئەکرێتە ژینگەوە باشە لە تقریبی 50 کیلۆگرام دوانەوەکسیدی کاربۆنا یەک درەخت پێویستە بۆ ئەوەی تەسفی ژینگەی بکەواتە ئەم دوانەوەکسیدی کاربۆنا خاوێن بکاتەوە جارێکی تر باشە ئێمە لە فامیلی مۆڵ ڕۆژانە لە هەر کات ژمێرەکە زیاتر لە 2 مێگاوات کارەبا بەرهەمێنین یاواتە لە هەر ڕۆژەکە نزیکی 12 مێگاوات کارەبا بەرهەمێنین مانگانە تقریبا 350 بۆ 360 کیلو مێگاوات کارەبا بەرهەمێنین ئەمانە بە ئەمپێر چەندەکە بە ئەمپێر تقریبا 4000 ئەمپێر بەڵێ نزیکی 360 تۆن دوانەوکسیدی کاربۆن ناخێنە ژینگەی شارەوە کە ئەرک و واجباتی نزیکەی 32000 درەخت لە مانگا کەم بۆتەوە کە کاریان بە فامیلی مۆڵەوە نەما و خەریکی کاری ژینگەی تری خۆیانن واتە بەرامبەر 32000 وەک وایە 32000 درەختمان ڕوان دەبێ بەڕاستی باشە وەکوتمان هاوڕێی گیرفان و هاوڕێی ژینگەشە باشە لە هەردوو بوارەکەیە پێت وایە ئایندەی ئێمە ئایندەی کارەبا لە هەرێمی کوردستانی ترەبێ ڕووبکەینە ئەم ئاقارە ڕووبکەینە ئەم ئاراستەی پانەڵ سۆلارەکان دانین ئیتر لەمە لە بیر لە بەڕاستی وشەی جێگرەوەیە بۆ کوردستان ئەکرێ بڵێن جێگرەوەیە بۆ هەموو جیهان نەک تەنها بۆ کوردستان ئەگەر بە بەڕێزت بڵێم ڕۆژانە سەدان هزار دۆلار لە خەرجکردنی گاز و بنزین و ئەم بابەتانەیە سەرفەکرێ بۆ دەستخستنی وزە کە تۆ یەک ڕۆژرا و بڕەگازە کە ئیکڕی و ڕاستەخۆ ئیسوتێنیت و ئینتاجێکی وزەی لێوەکی تو وزەکەشی لێ سەرفەکەی تۆ یەک جار پارە لە سۆلارە سەرفەکەی تیشکێکی خۆڕاییە و نەبراوەیە مەسەلەن تەمەنی تیشکی خۆر بە پێ و داتانی کە لە بەردەسایە زیاتر لە 10 ملیار ساڵی تر خۆر ئەژی و تەمەنی ئەبێت ئەو تیشکی خۆڕایی لە بەردەسایە بۆچی ئیسفادە لەمە ناکەین و ئەم سەرچاوانی کە پێشتر بەکار هاتووە بانزین و نەوتوانە ڕۆژێکێت دوایی پێت بەڕاستی لەبەرەوەی جێگرتنەوەیان قورسە و جێ ناگیرێتەوە و پارێکی زۆر سەرفەکەی بەڕاستی ئەمە بە ئەمری واقع یعنی ئێستا لەوانەیە هەندێک مابێ و بەکار بێنێ و محەتەکان مەسەلەن بە مۆلیدە و ئەم بابەتانە هەبێ ماوەیەکی تر بێگومان ئەبێ بە ئەمری واقع بۆیە پێویستەکات پێشوەختە ئێمە خۆمان زووتر دەست بۆ ئەم جۆرە پرۆژانە برین و هانی ئەم جۆرە پرۆژانە بین باشە هیچ شتێکەیە لە توانستی ئەم پانەڵانە کەم کاتەوە بۆ نمونە پلەی گەرمی زۆر بەرز یاخود ڕەنگە کۆمەڵێک بابەتی تر هەبێت کە هۆکار بێت بۆی کە توانستی ئەم پانەڵا کەم کاتەوە چستێکی کەم بێگومان ئەم پانێڵانە ینی بە جۆرێک دیزاین کراوە بە جۆرە دروست کراوە کە لە 25 دەرەجەی گەرمیە باشترین کەفا ئەو چوستی خۆی دەیاتێ یعنی لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە لە چوستیەکانیان لە چوستی ئەم پانێڵانە دائەبەزێ واتە بە پاکردنەوەی ئێمە تەجروبەمان کردووە لە فامیلی مۆڵ لە کاتی پاکردنەوەیانە جگەلەوەی ڕووی ڕۆکەی پاکە بێتەوە خۆڵ و پیسی بەسەرەوە نامێن تیشکەکان باشتر وەرەگیرێ هەم ڕۆکەش فێنەکەی بێتەوە لەم کاتەشە چوستەکەی زیاکە واتە بەڵێ پلەی گەرمی تەسیراتی هەیە واتە ئێستاکە بۆ بە 45 جوانە کاریگەری زۆرە بەڵێ ئێمە مانگی ڕابردوو باشتر بووین تاکو ئێستاکە کە پلەی گەرمی بەرز بووە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمیە چوستەکەی بە ڕێژەیەک دابەز بە ڕێژەیەک ینی زۆر خەڵک باسار نەکەن با خەڵک دایبنێ بە هیچ جۆرێک ئەو ڕێژەکە باسێکی لە سەتا دوو سێ و ئەو ڕێنجانەیە کە زۆر شتێکی تر هەیە جگە لە پلەی گەرمی بێتە هۆی تێکچوونی ئەم پانێڵانە ئەجووە ئەمەگەر خۆڵبارین و ئەم بابەتانە یاگەر خۆڵبارین مەسەلەن بەڵێ خۆڵبارین پەناڵەکان پیسکا و ڕۆکەی بگیرێت ئەمەش لە کەفاکەی کەمەکاتەوە بە ڕێژەی زۆر کەم
کە پاکردنەوەیکی بەسیتی ینی هەموو کەس گومانوانیە کە ئەتوانێت پاکردنەوەی بکات لە دەستە خۆش بە کاکەدارەوە گەزاری شارستانی سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای هەموو بازار و مارکێتەکان و ماڵەکان بیر لە مۆزەیە بکەنەوە چونکە وەکو تۆ باسێکیەوە تا ئاکرێ بە ڕێژەش دایبینێمە لە 1970 بۆ 90 سوودی لێبینێت بەراورد بە هەندێک وڵات ڕەنگە دای نابێت چەند کاتژمێرێک ڕووناکی هەبێت بەڵام ئێمە لەیتر لە کاتژمێر 4 و هەندێک جار 5 تۆ بڵە بەپێی گۆڕانی وەرزەکان لە 5 ڕووناکی هەیە هەتا درنگانی ئێوارە 6 و 7 ئەم پرۆژێ بکرێت بە کەڵچەر بەڕاستی یعنی ئێمە وەکو فامیلی مۆڵکە ئەو پرۆژە گەورەیەمان ئەنجام داوە لە دوای وەگەرخستنی پرۆژەکەمان دایان کۆمپانیای گەورە و زانکۆ و دامەزراوە هاتون سەردانی پرۆژەکەیان کردوین سەیریان کردووە و زانیاریان لێ وەرگرتوین کە چیتان کردووە و ئەگەر مؤسسەکانی حکوومەت مەسەلەن یاخود کۆمپانیا گەورەکان ئەم پرۆژانە جێبەجێ بکەن دڵنیام ماڵەکان و خەڵکیش چاوان لێەکەن و قەناعات بە سوودەکانی ئەم پرۆژەیەکەن دەستە خۆش بە دووبارە سپاس بۆ تاوی زانیاریەکانت ماندوومان کرد.